ئەو شتەی کە باسی ئەوەی کرد لە خەویدا مەیمونی بینیوە لە ڕێگەکەیدا دوای بەرەو جەنابتان هاتووە باسی شاخ و ئاوی ڕوونی کرد بەڵام ئەوەی دیقەتی زیاترتیا بێ کۆدی زیاترتیا بێ ئەوەی جەنابتانە کە لەگەڵ جەنابی مامۆستا محەممەد لەگەڵ پێغەمبەری خوا بوون صلی الله عليه وسلم. طبعا دوو بەڵگەی تێمە وسەجان بەڵگەی یەکەم بڵێن هەتا 180 بەڵگەی لەسەر و کەسێکە خەوەکەی بینیوە ئەو شکە بڕێزە بێ ئاگادار بێ مەسەلەی بینینی مەیمون لە خەودا زۆر مشکیلەیە بۆ هەموو کەسان و چینەکان و خەڵکان بە عموماً مامۆستای برام بەمانەی هاتنی بەڵام موسیبەت و ناخۆشی دێت مەیمون ئەمە وەکو تایبەت بە مەیمون حاشە ڕووی جەنابتان و بینەران بەڵام خەڵکی خراپ لە دەوری بوو بەڵێ بەڵگێ لەسەر هەبوونی خەڵکی خراپ ئەمە هیچە لە معناکانی معنای دووەم بەڵگێ لەسەر هاتنی بەڵام موسیبەت ئەمما ئەو قسمەی ئێوە ئەوەی کە جەنابتانی بینیوە یان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و پاشان جەنابی مامۆستا محەممەد ئەمە بەڵگێ لەسەر ئەوەی کە ئەم دادێ ئەم کەسە بەڕاستی هەش کەسێ بێ بە تایبەتی ئەگەر ئافرەت بێ ئەبێ بەڕاستی پابند بێ بە دینەوە بۆ لە کاتی هاتنی ئەو بەڵام موسیبەتە کە لە داهاتوو بەسەریا دێ و ئەشکرێ ئێستا لەسەری بێ ئەبێ پابند بێ بە دینەوە ئیتر بە دوعای زۆر یان جۆگرتن لە وتارەکانی ئەو وتارانی کە باس بە تایبەتی باسی دوعا کە باسیەوەکە کە بەڕاستی بێتاقەت نەبێ خەفەت نەخوا ئینسان ئەمانە گوێی لێگرێ چونکە مەسەلەی بینینی مەیمون حاشە ڕووی جەنابتان بەڵگەی لەسەر هاتنی ناخۆشی یان خەڵکانێکی خادوع و فێڵباز و خراپەکار لە دەوری ئەم کەسەدا بۆی پارێزراو بێت لە فێڵ و بەڵام موسیبەتانە بعد بإذن الله أبي براستي أم كسر ربطي باشي أبي لقل دينا أما بلقي كم بو كسيك خوكي بينيوا بلقي دومش أو مجدي بو إيوه إن شاء الله بإذن خوي برودجار بردوام لسر دعوكو خلقي جباش مستفيد بو سر برز بن خوي قرم مفاطن كوسلازيا واسر برز كمان مصيان شو يستمر إنما واسر برز من ما مصايك راسك كإثر أو فيديوي بورشته بو إيش لخوشته زانية وتما مصايب أو ميموناني كأو خشك بينيوتي دلالتك على سر خلقي خراب كخلقي خراب لدوريتي بويا بحذر جركات خونك كبا منه ما مصاب محمد شو بينيوتي لقلبي غمري خوايا صلى الله عليه وسلم بلقي على أساس باشيتي الحمد لله كدعوة كأروات سواز برب العالمين بيوغريكي باشي هي باركش كداويتي باسي دوتك أوانا يعني كمال جناهه أو أفرتيه بويا أبيت بشيمان بيت ولي وتوبية كات. والله ممسجة طبعا معنا كتواوا بلا معناه أوي كبون منكسي في الباز بيان كسي خراب وخادع به لدور بري كسك أو بوشن بو كسيك بعدين بو أفرتيه جرشن بيت شو كتبه أو معناه بو أوا والله والله علم أفرته بدن يوادي أبو كشبو بس بو كش بمعنى هاتين بلا مصيبة دي بو جن بمعنى خلكاني شي خادع وفي الباز لدور بري أبي أقدر به بەڵام بۆ ئەوەی تیاکەم کەسە پابەت بێ بەدین و بۆی ئاگادار بێ هاتنی هەر بەڵام موسیبەتێک بەیزنی خوا دوعا زۆر کات نی ڕبتی لەگەڵ دینە هەبێ و معنای دووەمیش صحیح و تەواو کە فەرمێ بۆ جەنابتان بەڵگەی لەسەر داوای ان شاء الله بإذن خوای پەروەردگار تقبل الله منا ومنكم ان شاء الله. مامۆستاگیان بەخێراتی قوربان گیان ویستی مامۆستا لەسەر ئیزن و سەلام عەلیکم وعلیکم السلام ورحمة الله وبركاته.